هر وقت برستان آگادارن پاش احادثی 16 دی 2017 هجومی نیروی حشدی شعبی بو کرکوک و دوروبری و محافظه کرکوک به عام که گرتی و خلقانه کی زور لو سنوران آواره هرمی کردستان بون که لسنوری ایمش و کوچار قضا بهش نیه لهاتنی او خوشکو برانه تا کو استان نزدیکی 80 عائله لسنوری ایمه بنیان هیا 265 نفوس لخود گرت که او خوشکو برانه بشه وازه کی زور رکوپک به هوی رک خراوکانی کومالگای مدنی و هندک خلکی خیر خواز که هر یک لکولانی خوی یا لمحلی خوی کمپینی کوکردنوی هاوکاریان دانا و بو اوی بهانای اخوشکو برانه و بین وزارت کوچو کوچ بران عراق فدرال آژانس کانی سر به یو ان آژانس کانی یو ان اچ سی آر یو ان خیر خازکانی تری نو دولتی هیچ کامتا کو او لحظه بهانای او قضیه و نهاتونه ایما گلی خوان دخینه پال او نهامتیه که بوچی شتێکی تریش دەتوانم ئیزافە بکەم لێرە ئەو خەڵکانەی کە پێشتر ئێمە مەخازنمان هەبوو هاوکاری نازحین و لێ قەوماوان و تۆپبارانەکانی حدودمان دەکرد و بە یەک تەلەفۆنداوا لە یو ئێمان دەکرد دەمان گوت ئێمە پێویستمان بە هاوکاریە یا ئەو جیلە زەرمەند بوونە هاوکاریان بۆ مەدەنات بەڵام تاکو ئەو لەحزە بەداخەوە تاکو ئێستا بەهانای خەڵکانەواتینە ئەوەی دریش منتیقەی ئێمە منتیقەیەکی شاخەوی کوێستانیە یعنی تایبەتمەندێکی خاصی جغرافیای خۆی هەیە ئێستا وەرزی سەرمەوسۆڵەیە پێویستمان بە مەوادی گەرمکەرەوە و نەفت و خوراک و پوشاک هەیە